حيوانا صاف لطيف وروانا ديما يعني يا جرجوانا بها نشتمانا ئازانم سڵاوتان لێبێ ئێمە لە گۆشەیەکی تری ئەم نیشتیمانەین وەک دەبینن لە پشتمەوە چاکانی قەرەداغ هەیە ئێمە لە ناوچەی قەرەداغین لە قەزای قەرەداغ هاتوین تا بزانین بۆچی بەم بەشەی جوگرافیای نیشتیمان بۆچی بەم دەربەندە و بەم قەزایە دەوترێ قەرەداغ. وەک دەزانن هەر ناوێکەوە لە بەشێکی ئەم نیشتیمانە نراوە یاخود جوگرافیاکەی تەسیرێکی لەسەر کردو یاخودە و گۆڕانکاریە مێژووی و سیاسیانە لە ناوچەکەدا ڕوویداوە بووەتە ناوێک بۆ ناوچەکە. بێگومان وەک لە پشتی منەوە دیارە ئەمە چیاکانی قەرەداغن ڕەنگێکی تایبەتیان هەیەکەوە تا ڕادەیەک لە دوورەوە سیر دەکەی ڕەش دیارن. لە کاتی دەوڵەتی هاتنی دەوڵەتی عوسمانی بۆ کوردستانی باشوور ئەوێ ڕۆژگارێ بە ویلایەتی مووسڵ ناوی بەدەرکردووە کە هاتوونەتە ناوچەی قەرەداغ لە دوورەوە سەیری چاکەیان کردووە ڕەش بووە پێیان وتووە قەرەداغ. قەرە لە زمانی تورکی واتە ڕەش داغ واتە چیاواتە ئەو ناوچەی چیاڕەشەکە چۆن ئێسەش لە زمانی کوردی هەمانە دەڵێن کێوە ڕەش یا گردە ڕەش بەردە ڕەش بەردە سوور ناوی وەسفی جوگرافیای ناوچەکە ئەبێتە ناوێک بۆ مواسەفاتێک بۆ ناوی ناوچەکە. ناوچەی قەرەداغیش یاخود وشەی قەرەداغیش لە زمانی تورکی لە سەردەمی تورکی عوسمانلی هاتوونەتە ناوچەکە بەم ناوچیان وتووە قارەداغ. قەرە واتە ڕەش داغیش واتە چیا چکە چۆن ئاگری داخمان هەیە نەمر و داخمان هەیە لە باکووری کوردستان داغ واتە چیا لێرەش داخەکەمان هەیە واتە چیا لەگەڵ قەرەکە واتە ڕەش ئەمەش وەسفی ئەو چیایانەیەکەوە کە دێتە ناو قەرەداغەوە ڕاستەخۆ لە بەرامبەرت ئەم چیایانە هەیە کەوا ناوچەیەکی مێژووی گرنگە شوێنەوارێکی گەورەی گرنگمان هەیە لە قۆپی قەرەداغ لە دەربەندی قەرەداغ کەوا مێژووەکەی بۆ پێش زاین دەگەڕێتەوە و ناوچەکەش ناوچەیەکی گرنگە بۆ بە چیای گڵە زەردە و وەروە سەرگرمە دەورە دراوە قەرەداغ و ئێستاکەش قەرەداغ بووەتە ناوێک بۆ ناوەندی قایم قامێتی قەزای قەرەداغ.